ڕێکخراوی وڵاتانی هەناردەکاری نەوت ئۆپێک ڕایگەیاند پێشبینی دەکات داواکاری لەسەر نەوتی خاو با بڕی 100,000 بەرمیل لە ڕۆژێکدا زیاد بکات و لە ساڵی 2019دا بۆ 30,700,000 بەرمیل بەرز بێتەوە بەراورد بە خەڵانەکانی پێشوو ئەوەش با بڕی 900,000 بەرمیل کەمترە لە ئاستی ساڵی 2010. ڕێکخراوەکە لە راپۆرتی تایبەتی خۆیدا بۆ مانگی ئاب پێشبینی دەکات ئاستی داواکاری لەسەر نەوتی خاو با بڕی 100,000 بەرمیل لە ڕۆژێکدا زیاد بکە لە ساڵی 2020 بۆ 29,400,000 بەرمیل بەرز بێتەوە ئەوەش بڕی 1,300,000 بەرمیلی کەمترە لە ئاستی ساڵی 2010. راپۆرتەکەی ڕێکخراوی وڵاتانی هەناردەکاری نەوت ئۆپێک ئاماژەی بۆ ئەوەش کردووە کە بەرهەمهێنانی ڕێکخراوەکە لە نەوتی خاو با بڕی 246,000 بەرمیل لە ڕۆژێکدا لە مانگی ڕابردوودا ڕوویداوە و گەیشتووەتە 29,061,000 بەرمیل لە ڕۆژێکدا. راپۆرتەکە هێما بۆ ئەوەش دەکات پێشبینی دەکات ئاستی خستنەڕووینەوەت لە دەرەوەی ڕێکخراوی ئۆپێک با بڕی 1,097,000 بەرمیل لە ڕۆژێکدا لە ساڵی 2019دا زیاد بکات و ئەوەش کەمترە با بڕی 72,000 بەرمیل لە ڕۆژێکدا لە پێشبینیەکانی مانگی ڕابردوو. ڕێکخراوەکە پێشبینی کردووە ئاستی بەرهەمهێنانی نەوت لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەرازیل و تایلەند و نەرویج فتر دابەزێت بەراورد بە نیوەی یەکەمی ئەم ساڵ 2019 کە لە ڕێگەی ڕێگەکانی زیادکردنی بەرهەم لە کەنەدا لە چارەکی دووەمی ئەم ساڵەوە چارەسەر کرابوو. لە 2019دا راپۆرتەکە پێشبینی ئەوە دەکات گەشەی داخوازی جیهانی لەسەرنەوت با بڕی 1,110,000 بەرمیلی ڕۆژانە لەسەر بنەمای ساڵانە زیاد بکات و بگاتە 99,092,000 بەرمیل لە ڕۆژێکدا. هەروەها پێشبینیشی کردووە گەشەی داواکاری جیهانی لەسەرنەوت با بڕی 1,014,000 بەرمیل لە ڕۆژێکدا زیاد بکات و ئاستی بەکاربردنی جیهانی بگاتە 101,500,000 بەرمیل لە ڕۆژێکدا. ڕێکخراوی ئۆپیکە لە نێویدا سعودیە و رووسیا هەیە سەرەتای ئەم ساڵ بڕیاریدا با جێبەجێکردنی ڕێکەوتنامەی کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوتی خاو با بڕی 1,200,000 بەرمیل بۆ ماوەی 6 مانگ.